لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1140 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە سوبحانەوە وتەعالا وەکو لەوانەی ڕابردووش کەمێک لە خزمەت ئەوات پیرۆزدا بووین، نیدا دەردەکا لە بۆ هەموو خەڵکی ئەی خەڵچینە لەبەرەوەی ئەو قورئانە لە ڕێگای ئەو پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام کەوا لە بۆ هەموو خەڵکی ڕەوانە کرایە. نیداکەش لە بۆ هەموو خەڵکیە ئەی خەڵچینە لەلایەن پەروەردگارتانەوە مەوعیظە و ئامۆژگاریەک هاتیە تاوەکو لۆتان ڕوون بکاتەوە ئەو گوناه و تاوانانەی کەوا سەرنجامی زۆر خراپە زەزەرتان دەکا و ئاگادارتان دەکاتەوە لەوەی کەوا خۆتانی لێ بپارێزن و دڵتان پێ نەرم بیتەوە بەو مەوعیظە و بەو ئامۆژگاریە. وشفاء لما في الصدور، و هەروەها ئەو ئامۆژگاری کە لەم پەروەردگارتانەوە هاتیە و هەروەها ئەو قورئانە بێجگەلەوەی کەوا ئامۆژگاریە شفاء لما في الصدور، وەکو لە تەفسیر سعدی دەڵێ ئەو قورئانەیە کەوا شیفایە لە بۆ ئەو دڵەی کە لە ناو سینگەکانە من ئەمراضی الشەهەوات، کەوا شیفای دەدا لەو گوناه و تاوانانەی لەو نەخۆشیانەی کەوا متعلقە و پەیوەستە بە شەهەوات و ئارازوەکان، ئەو شەهەواتانەی الصادة عن الانقياد للشرع، کەواتە دڵ یان تووشی شەهەوات دێ یان تووشی شوبهات دێ. قورئانی شیفا لە بۆ شوبهات و شەهەوات. شەهەوات دەبی تەمایە ئەوەی کاتێکەوە دڵێک مبتەلابی بە شەهوە ئەو دڵە ناتوانی پابەند بی بە شەریعەتی خوای گەورە، و هەروەها کاتێکەوە تووشی شوبهات دێ ئەو شوبهاتان دەبی تەمای چی؟ القادحة في العلم اليقيني. ئەو شوبهاتێک کە لۆی دروست دەبی درزێک دروست دەبی لەو علمە یەقینێکەوە ئەسڵ و عەقیدە هیچ شەک و گومان تێدا نەبی، شوبهات دێتن درزێک لەو یەقینە دروست دەکا. ئیتر قورئان هاتیە لە شوبهات و لە شەهەوات شیفات دەدا بەچی؟ فإن ما فيه من المواعظ والترغيب والترهيب والوعد والوعيد، کەواتە ئەو قورئانە هەندە مەوعیظەی تێدا، هەندە ئامۆژگاری تێدا، هاندانە لە بۆ چاکە، ترساندنە لە خراپە، وعدەیدا لەسەر کار و کردەوە چاکان پاداشتان، هەڕەشەتان لێ دەکات لەسەر کردەوە خراپەکان کەوا سزاتان بدا. مما يوجب للعبد الرغبة والرهبة. ئیتر لە نەتیجەدا ئەو بەندەیە کە گوێی لێ ڕابگری لە قورئانی پیرۆز و قەناعەت و یەقینی پێ هەبی، ڕغبە و ڕەهبەی لۆ دروست دەبی، واتە ڕغبەتی لۆ دروست دەبی لە بۆ ئەنجامدانی کاری چاک، ترسی لێ دروست دەبی لێدەنیشی لە ئەنجامدانی کاری خراپ خۆی دەپارێزی. وإذا وجدت فيه الرغبة في الخير والرهبة من الشر، ئیتر کاتێکەوە ئینسانە ئەو ڕغبەتەی لە ناو دڵ و دەروون دروست بوو بۆ ئەنجامدانی خەیر، ئەو ڕەهبەت و ترسانەی لێ دروست بوو کەوا خۆی لە شەڕ بپارێزی. ونمتا على تكرر ما يرد إليها من معاني القرآن، ئیتر ئەو ڕەغبەت و ڕەهبەتە گەشە دەکا بە تکرار بوونەوە و دووبارە بوونەوەی ئەو ئاتانی قورئانی پیرۆز زیاتر و زیاتر ڕەغبە و ڕەهبە لە ناو دڵ و دەروونی گەشە دەکا. أوجب ذلك تقديم مراد الله على مراد النفس. ئیتر لە نەتیجەدا وای لێ دێ
مراد و ویستی خوای گەورە بە پێش ویستی نفسی خۆی دەیەخی وصار ما يرضي الله أحب إلى العبد من شهوة نفسه ئیتر وای لێ دێ ئەو شتانی کەوا خوا لێی ڕازی دەبی سبحانه وتعالى خۆشەویستتر دەبی لە لای لەو شتانی کەوا شەهوەت و نفسی خۆی داوای دەکا ئەوە عیلاجی شەهواتەکانی وكذلك ما فيه من البراهين والأدلة وهروها أو بلغو دليلاني كتيدا التي صرفها الله غاية التصريف كواب أنواع الشيوة خواهي قوله هنايته وبينها أحسن بياني كردي روني كتو بساكترين شيوة روني كردي تو بشيويك مما يزيل الشبه القادحة في الحق ئیتر لە نەتیجەدا هەندە جوان بەڵگەکانی هینایتەوە بانواع شێوە باسی کردو و بەیان کردن کردەوە لە نەتیجەدا ئەو شوبهانەی کەوە درزێک لە یەقین دروست دەکا لای دەبا ويصل به القلب إلى أعلى درجات اليقين لە نەتیجەدا ئەو دڵە پێی دەگاتە ئەو پەڕی پلەکانی یەقین وإذا صح القلب من مرضه ئیتر لە نەتیجەدا کاتێک ئەو دڵە ساغ دەبیتەوە لە نەخۆشی شوبهات و شەهەوات ورفل بأثواب العافية وهروها ناز نعمت دچێژی بچی بو عافيتي كوا بي بخشرايا تبعته الجوارح كلها تلك ضل ساغ سليم بو لا شهموي ساغ سليم دبي فإنها تصلح بصلاحه وتفسد بفساده لبروي أو لا شيء هموي جوندية كالبردستي أو ملكي كوادلة كأويان ساغ سليم بو إتر أوانيش ساغ سليم دا نواتا أو كارو كردواني أنزام دن كوادا بتماعي رزامن دي رب العالمين لاش تفسير الشربيني دلي واتا شفاء لما في الصدور أي دواء للقلوب درمان لبود لكان من داء الجهل والشبهات والشهوات وغيرها درمان لبود لكان لدردي نفامي وهروها قمان كانوا آرز وكان دي باريزيو علاجي دكا لأن داء الجهل أضر للقلب من المرض للبدن إن زوك دردي نفامي زرري زياتر لبودل لنخوشي لبو بدن وأمراض القلب نخوش كان دل بريتين لزا هي الأخلاق الذميمة بريتين لخوروش تخراب كان والعقائد الفاسدة لو عقيدة بوغنانا والجهالات المهلكة ونفامية كان كوابلو هلاكة الدباء إتر نخوشي دل بريتين لو شتانا والقرآن مزيل لهذه الأمراض كلها إتر القرآن بيروز همو أو نخوشيان الليلة دا لأن فيه المواعظ والزواجر والتخويف والترغيب والترهيب والتحذير والتذكير القرآن بيروز أموش قاريتي دا دترسيني هاند دا لبو كاريساكا ببير الديني توا فهو الشفاء لهذه الأمراض القلبية لويا بابرين قرآن بيروز بوصفي كهيتي فعلا الشفاء دل لهمو أو نخوش يعني كوادو تاري دبيتو وهو هداية أي لنفوسكم من الضلال وكل قاسم دلال وهداية لبو نفس كانتان لقمراي دي باريزي لتفسير محرر دلال أي وبيان للحلال من الحرام كواتا القرآن بيان تدا ورون كرنوي تدا حلال وحرام ليك زيادة كاتو ودليل على الطاعة والمعصية وهو بلقور مونية لو طاعتهم لو معصية روني دكاتو ليك زيادة كاتو ورشد لمن اتبعه وهو الرشد وبابلين رينمونية لبو كساني كوا اتباع كان ورحمة للمؤمنين أي وكل قاسم دل أي لمن آمن به كوا رحمة لبو كسكوا إيماني بها بالنجاة من العذاب رحمة لبو يدبيت ما يكوا نجاة بالعذاب والارتقاء إلى درجات النعيم دبيت ما يكوا لبلكاني بهج برو سرو بروا لتفسير محرض وهو رحمة يحصل به الخير والإحسان والثواب للمؤمنين رحمتك بهوي وإيمان داران خير تاكو باداج بدزدينا لتفسير سعد الله فالهدى هو العلم بالحق والعمل به هدى هداية بريتيا له ناسيني حق علمتها بحق وكاري بيبك وهدايتها رحمتيشا هي ما يحصل من الخير والإحسان رحمته كلنتيجة أو خير تاكي بدزديني والثواب العاجل والآجل لمن اهتدى به
وهروها رحمة لنتيجة أو پاداشتێکەوە هەم لە دنیا و هەم لە قیامەت کاتێکەوە ئەو هیدایەتت قبول دەبیتە ڕەحمەت لە بۆت لە نەتیجەی ئەو پاداشتێکەوە هەم لە دنیا هەم لە قیامەت دەداتەوە. لۆی دەڵێ فەلهودە ئەجەل الوەسائل، هیدایەت باشترین هۆکارەکانە، والرەحمە ئەکمەل المەقاصد، ڕەحمەتەکەش کاملترین مەقسەدە کەوا خوای گەورە لە بۆ ئینسانەکان داینایە. بەرزترین هەدەف ئەوەی کەوا شاد بێ بە ڕەحمەت خوای گەورە. بەچی شاد دەبێەوە؟ بۆ وەرگرتن ئەو هیدایەتێکەوە باشترین وسیلەیە. ولكن لا يهتدي به ولا يكون رحمة إلا في حق المؤمنين. ئیتر بەڕاستی لە بۆ کەسێک نابیتە هیدایەت، نابیتە ڕەحمەت ئەو قورآنە ئیلا لە بۆ کەسێکەوە ئیمانی پێ هەبی. ابن جرير دەڵێ جعله تبارك وتعالى رحمة للمؤمنين به دون الكافرين به. ئیتر دەڵێ خوای گەورە سبحانه وتعالى ئەو قورآنی کردیتە رحمة هدايات لبو إيمان داران نقلبو كافران، لأن من كفر به فهو عليه عمى. أو كفر بيبكى بالنسبة توي عماية كورية نابينائية هيسي بينابيني، وفي الآخرة جزاء على الكفر به الخلود في لظى، لآخرتش سزاكي أويك حتى لناو جهنم دمينته. وإذا حصل الهدى وحلت الرحمة الناشئة عنه، يتركسك أو هدايتي بات السيناء لنتيجة أو رحمتش دا بابل أو رحمتش بسري دا دباري كوالا نتيجة دزقتين بهدايته لنتيجة حصلت السعادة والفلاح والربح والنجاح والفرح والسرور. إتر كسك أو رحمتش بات السيناء أو بختوري سرفرازي وهروها نجاحته سركوتنو دل خوشي لولا لدواء ودفن قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. إتلا تفسير ابن عاشوريش زور جوان عيني أو تفسير كان دفن خواي القرآن الشنادية موعظة وشفاء وهداية ورحمة دفن وكو علاجك إتل أو تشبيه دكا زور بزواني طلع كسك وأنا خوش بي كسك وأنا خوش بي دكتور دي يكم زار باسی لە ئەو شتانە باس لەو شتانە دەکات لە بۆیکەوە بوویتە سەبەب لە بۆ نەخۆشیەکەی، باس لەو شتانە دەکات بوویتە سەبەب لەو نەخۆشەی لە بۆ ئەو نەخۆشی تاوەکو خۆی لەو شتە زیان بەخشانە بپارێزی، خۆی لەو شتە زیان بەخشانە بپارێزی. ئیتر ئەوە مەوعیظەیە کەوا لە بۆ وەلیلا مەثەل الأعلا خوای گەورە لە بۆت ڕوون دەکات ئەو شتانی کەوا دەبیتە مای زەرەر و زیانی دنیا و قیامەت کە گوناه و تاوان و شرک و کوفرە خوای گەورە لێت ڕوون دەکاتەوە و ئامۆژگاردێکە خۆتی لێ بپارێزی. پاشان دەڵێ دکتۆر کاتێکەوە ئەو شتانێکەوە مای زەرەرە لۆت بەیان دەکاتن تاوەکو خۆتی لێ بپارێزی ئەوجا عیلاجت لۆ دادەنێ، عیلاج لۆ دادەنێکەوە ئەو شتێکەوە لێت باڵێن بوویتە نەخۆشی لێ دروست کردیە لەو زیان بەخشانە نەخۆشی لێ دروست بووە، عیلاج لۆ دادەن لە بۆ نەخۆشیەکەی، عیلاج لۆ دادەن لە بۆ نەخۆشیەکەی. ئەوجا فعلا لەو لایەشتە مەساک وەلیلا مەثەل الأعلا کە ئەتووی ترسان بە مەوعیظە ئەو شتێکەوە زیان بەخشە لە بۆ تو ئەوجا عیلاجت لۆ دادەنێ کەوا قورئانێکە شیفایە لە بۆ دڵ و دەروونت لە هەموو باڵێن نەخۆشیەکانی ئەوەی کەوا تووشی دڵ و دەروون دێ کە بریتیە لە شوبهات و لە شەهەوات و لە جەهل وەکو لە تەفسیرەکان باسمان کرد. و هەروها لە دوای ئەوەی کەوا دکتۆر نەخۆشیەکەت لۆ باڵێن شتە زیان بەخشەکەت لۆ دەستنیشان دەکە خۆتی لێ بپارێزی، ئینجا عیلاجت لۆ دادەنێ ئەوجا ڕێگا چارەت لۆ دادەنێ کەوا منهەجێک لۆدان پێویستە لەسەر ئەو منهەجە بڕۆی تاوەکو جارێک کە تووشی نەخۆشی نەبی. لێ لە دوای ئەوەش کەوا خوای گەورە مەوعیظەی کردین ئەمەی ترسان لە شتە خراپەکان و هەروەها شیفای لۆ داناین کەوا لە بۆ هەموو نەخۆشیەکانی دڵ شیفایە، ئەوجا ئەو هیدایەت و ڕەحمەتە وەکو نەخشە ڕێگایەکەوە بیگرینە بەر تاوەکو بەرەو فەلاح و بەرەو ئەو سەعادەتە بڕۆین کە خوای گەورە سوبحانه وتعالى لە دنیا و لە قیامەت لە بۆ ئەو بەندانەی دانا کەوا ئەو هیدایەتە دەگرنە بەر و ئەو مستحق دەبێت بەو ڕەحمەتەی خوای گەورە. ئیتر لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کەوا قورئانی پیرۆز بە هەموو شێوازەکانی وەکو مەوعیظە وەکو شیفاء لما فی الصدور وەکو هیدایەت وەری بگرین تاوەکو مستحق بین بەو ڕەحمەتەی الله تعالى کە لە نەتیجەدا لە دنیا و لە قیامەت پێی بەختەوەر دەبین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.
وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.